بە خاکسپاردنی تەرمی میدیاکار سۆران عوسمانە کە بەهۆی نەخۆشیەوە گیانی دەستدا. لە تەمەنی 59 ساڵیدا بەهۆی نەخۆشی جگەرەوە بۆ هەمیشە لە هاوڕێ و ئازیزانی دوورکەوتەوە. ئەم بەیانیە پێرێک هەفتەی پێشوو بەردەوام پێکەوەین، بەڵام بەداخەوە ئەم 12 ڕۆژەی دوایی توانای قسەکردنی نەبوو، بۆیە تەنها وەکو ئەڵێ لە ڕۆحی تێ ئەگەیشتین، لە پەیامە شاراوەکانی دەموچاوی تێ ئەگەیشتین، بەڵام توانای گفتوگۆمان نەبوو لەگەڵی. ئەگەر بکرێ یەکەم باسی سنووری تیپەکەڵەکانمان بۆ بکەی. دومیش سۆران عوسمان ماوەی 45 ساڵ لە بواری شانۆ و میدیادا کاری کردووە و لە ساڵی 1997دا کاری بۆ کەناڵی خاک کردووە و دواتر لەگەڵ کەناڵی کورسات درێژەی بەکاری میدیایی داوە. بەرنامەی بۆ مێژوو بەرنامەی ئەو ڕۆژانەی ئەمڕۆیان دروست کرد، یەکێکن لەو بەرنامە دیارانەی کە لە کەناڵی کورسات پێشکەشی کردووە. هەمووان چاویان پڕفرمێسکە بۆی گیان لە دەستدانی هاوڕێی چەندین ساڵەیان. یەکێک بۆ لە ئەندامانی دەستی دامەزرێنەری تیپی شانۆی کوردستان لە شاخ چەندین شانۆیمان بەیەکەوە پێشکەش کردووە. زۆر جار ئەو ئەکتەر بۆ من دەرهێنەر ئەو ئەکتەر لەگەڵ هاوڕێکانمانە و سۆران لە بواری ڕاگەیاندنا پیاوێکی بە ئەزمون بوو و دەسو پەنجەی شعری هەبوو. ئەمانە پیا هەڵدانی دوای مردن نییە، حەقیقەتێکە ئەبێ بوو وترێ من هاوڕێی تەمەنم بووە، هەم خێزانین تێکەڵاو بووین، هەم وەکو هونەرمەندان و ئەوانە. ئەم ڕۆمێژویە بپارێزین بەڕاستی لەگەڵ زۆر لە وێستگەی ژیانیدا چەندین نمایشی شانۆیی ئەنجام داوە کە یەکێکیان بریتی بووە لە شانۆگەری پێشمەرگە. دوای مەرگی سۆران عوسمان ئەو کارە هونەری و بەرنامانەی دەمێنێتەوە کە لە ژیانی کارکردنیدا ئەنجامی داون، وەک هاوڕەکانیشی دەڵێن کە کارەکانی هەرگیز لەبیر هەمووان ناچێتەوە. بڕوابادین کورسات نیوز، سلێمانی.